السلام عليكم طالبان خوێنکاران عزیز لە کۆتا بابەتی ڕێزمانی کوردی لە قولی یەکەملا لە وەرز یەکەم لەگەڵتان بکەبێتە لە هاوڵناوی ژمارەی کەرتی وڵای هیلاکی کاکە لەبەر هیلاشەکەی بەخۆشمان نازانسترە بەڵام ئینشاءالله ئەگۆ تەرکستان لە کلەمێ قوتابانی بەڕێز لە هاوڵناوی ژمارەی کەرتی و سێم زۆری هاوڵناوی ژمارەیە طبعاً هاوڵناوی ژمارە بنزی هاوڵناوی ژمارە خستن هەروە هاوڵناوی ژمارەی کەرتی ناوەکەی بەخۆیەوە کە سێم بابەتە هاوڵناوێکە ژمارەیە لە شێوەی کرد خۆی پیشانەدا. پێناسە چی هەیە؟ پێناسەکەی پێمان دەبێت لە بریتیل و هاوڵناوی کە بەشێک لە ژمارە تەواوەکە نیشاندا واتای چەندی دەیهێنێت. ئەندازەی ناوە دیارکراوەکە بە شێوەی کرد دەخاتەوە. تو بەس ئەوەندەی بزانن کە بە شێوەی کرد ژمارەکە لە بۆ دەردەخات. بۆ نمونە هەندێک نیوە سێیەک چوار یەک لە دای حەوت لە سەدا سیبێز و هەم پێیان دەوترێ هاوڵناوی ژمارەی کەرتی چونکە کەرتن ژمارەی تەواو نینە. بە تیۆری مامۆستا ئیبراهیم نازانم مامۆستا ئیبراهیم کەرت ژمارەش تەواو یان ناتەواوە؟ کار ژمارەیەکی ناتەواوە برام. بۆیە هەر کاتێک کە کەرتێکت هەبوو لەبەرەوەی بەشێک لە ژمارەکەت پێ دەڵێ بۆیە پێی دەوترێ ژمارەی ناتەواو. ئەو جا ئێستاکانە ئەمە وەکو بابەتەکانی دیکە یاسایەکمانە لە ئەوی هاوڵناوی ژمارە کەرتی لێ دروستکەین. بەڵکو شێوازی خوێندنەوەی هاوڵناوی ژمارەی کەرتیمانێ. ئەگەر زەین دێت لە دوو بابەتەکەی پێشوو یاساکان بریتی بڵێ کە ئەمە چۆن هاوڵناوی ژمارەی بنزیان هاوڵناوی ژمارەی ڕێخستنمان دروست دەکەن بەڵام لێرەدەیشمان بۆی دانیە. لێرەدا ئەمە فێربووینە و هاوڵناوی ژمارە ڕێخستن و بەزی دروست دەکەی. ئێستا پێویستمان بۆیە کە ئایا ژمارەکە چۆن بخوێنینەوە ئەگەر بە شێوەی کەرت بوو. لە خاڵ یەکەمەوە دەسەوێتکرد لەگەڵ کەرتێک ژمارەی سەرا نیوەی ژێرە بوو ئەوە بە نیوە دەخوێندرێتەوە. ئێستا بۆ نمونە قوتابیان بەڕێز لێرە هەندێک نمونەمان نووسیە. یەک لەسەر دوو لەسەر چار لەسەر هەشت پێنج لەسەردا. ئەگەر زەین دێ ئەوانە یەک لەسەر دوو یەک نیوەی دویە دوو نیوەی چاریە چار نیوەی هەشتە پێنج نیوەی دەیە شەش نیوەی دوازدە بەو شێوەیە. ئەتو لەو حاڵەتی ناڵێ یەک لەسەر دویان ناڵێ دوو لەسەر دڵی نیوە کە گوتن نیوە خەڵازانی ژمارەکەت خوێندووەتەوە. بۆچی بۆ شێوە خوێندەوە؟ لەبەر ئەوەی سەرا نیوەی ژێرەیە کە گوتمان بە نیوە دەخوێندرێتەوە. جۆری دووەمی خوێندنەوەکەمان دەڵێ ئەگەر کەرتێک سەرەکەی یەک بوو باشە هەروەها ژێرەکەی سێ یان زیاتر بوو ئەوە بە شێوەی سەرەتا سەرە دەخوێنرێتەوە پاشان ژێرە. قوتابیان بەڕێز ئەگەر بە کەرتێکمان هەبوو سەرە یەک بوو خوارەوە واتە ژێرەکەی لە دووی زیاتر بوو واتە سێ بوو چار بوو هەتا کۆتاییەکەی ئەوە مەستەکەی سەرەتا ژێرە دەخوێنینەوە ئەوجا پاشان سەرەی دەخوێنینەوە. بۆ نمونە یەکمان هەیە لەگەڵ سێ لێرەدا ئەوە سەرە یەکە ژێرە لە دووی زیاترە. لەو حاڵەتەی سەکەی سێەکەی دەخینە ئەو دوای یەک کرد دەبتە چ دەبتە سێ یەک ئەوە سێ یەک شێواز خوێندنەوەی ئەو کەرتەیە. پێنج سەرەکەی یەکە ژێرەکەی پێنج دەڵێ پێنج یەک ئەوە بۆ شێوەی دەخوێنیەوە. کەواتە هەر کاتێک ئەمە سەرەمان یەک بوو ژێرە لە دووی زیاتر بوو دەڵێن مامۆستا یەکەم جار ژێرە دەخوێنینەوە پاشان سەرەی دەخوێنینەوە. سێم یاسا لە بۆ خوێندنەوەی هاوڵناوی ژمارە کردلێ ئەگەر کەرتێک سەرەی دوو یان زیاتر بوو ئەوە بە شێوەی سەرە لەسەر ژێرە دەخوێندرێتەوە. سە تەماشاکە لەوەی پێخێنە دوو لەسەر پێنج سێ لەسەر حەوت پێنج لەسەر هەشت خەڵاس بڕە. هەر کاتێک ئەمە سەرە لە یەک زیاتر بوو لەو حاڵەتەی ئەوە بیدایەت سەرەی دەخوێنینەوە پاشان ژێرەکەی دەخوێنینەوە. تێبینی دەڵێ شێوەی دەیش بە هاوڵناوی ژمارەی کەرتی دادرێت بەم شێوەی دەخوێندرێتەوە. قوتابیان بەڕێز شێوەی دەی واتە لە زیاتەوەی کەرتمان هەبی ئەمە سفر و ژمارەمان هەبی. لەو حاڵەتی چۆن دەیخوێنمەوە قوتابیان بەڕێز تەماشاکە. ئێستا ئەوە سفرمان هەیە لەگەڵ فارێزە و حەوتی چۆن دەیخوێنیەوە؟ ناڵێ سفر فارێزە حەوت دەڵێت لە دەیا حەوت لە دەیا حەوت لەبەرەوەی تەنها یەک سفرمان هەیە یاخود لێرە تەنها لەبەر یەک ژمارەمان هەیە. بەڵام ئەگەر بۆ دوو ژمارە سفر ژمارەکان چۆنە؟ یەک ژمارە بوو ئەگەر یەک ژمارە بوو بەدەی حسێب دەکەی ئەگەر دوو ژمارە بوو بە سەتی حسێب دەکەی ئەگەر سێ ژمارە بوو بە هەزاری حسێب دەکەی بەو شێوەیە. ئێستا ئەوە پاش فارێزی چەند ژمارە؟ دوو ژمارەیە دەڵێیت لە سەدا سی و پێنج لە سەدا سی و پێنج. ئەو جارە سێ ژمارەمان هەیە کەواتە بە هەزار دەخوێنرێتەوە دەڵێ لە هەزارە سەد و چل و حەوت. ئەوە شێوازی خوێندنەوەی ئەو ژمارانەیە کە لە هاوڵناوی ژمارەی کەرتی دادرێت بۆ کوشمان کە ئەوانەش بە هاوڵناوی ژمارەی کەرتی دادرێت چونکە بەشێک لە ژمارەیەکی تەواوت پێ ڕادەگایە. تێبینیشی دەڵێ هاوڵناوی ژمارەی کەرتی هەمیشە لە پێش ناوە دیارخراوەکەت وە پێویستی بە ئامرازی دانەپاڵی دەبێت. واتە چی قوتابیانی بڕێز؟ واتە ئەمە هاوڵناوی ژمارەی کەرتیمان هەیە پاشان ئامراز دانەپاڵیمان هەیە پاشان ناوێکمان هەیە.
لە نێوان هاوڵنای ژمارە ڕێخستن ناوەکە پێویست ئامڕز دانەپاڵی دانێ و هەمیشە ژمارەکە دەکەوێتە پێشی ناوەکەی بۆ نمونە دەڵێت سێهێشی مەڕەکانم دۆشی ناتوانین بڵێ بە مەڕەکانم سێهێشی دۆشی ئەدی لەبەر ئەوەی شێوازی خوێندنەی ڕێزمانی هەڵەیە ئەمە شێوازە قسەی ناکەین سەرەتا ژمارەکە دێکە شێوە کەرتەکەی پاشان ئامڕای زانەپاڵ ئینجا ناوە دیارخراوەکە دێت کەواتە لێرەدا هەمیشە هاوڵنای ژمارەی کەرتی دەکەوێتە پێشی ناوە دیارخراوەکە و پێویستی بە ئامڕای زانەپاڵی دەبێتە تاوان لە وزاری پۆلی 12 هاتووە بۆ ئەو پرسیارە تێبینێکی تر بەڵام ئەگەر ناوە دیارخراوەکە پێویستی بێکێک لەم پەیوانە بوو نەفەر دەستە دانا ئەها بەرێک ئەوانە هەن نۆ وشەکەی هەمان بوو نۆ شەش بوو نۆ وشەکەی هەمان بوو لە هاوڵناوی ژمارە بنجی ئەگەر هاتو ئەمە لەگەر هاوڵناوی ژمارە کردی ئەو وشانەمان بەکارهێنەوە پێویست ناکەم ئەمڕە زانەپاڵی بەکاربێنێت بۆ نمونە دەڵێ نیو پارچە زەویم کڕی باشە ئەگەر وشەی پارچە نەبا دەبێت بڵێت نیوەی زەویم کڕی نیوەی زەویەکەم باشە نیوەی زەویەکەم کڕی بەڵام لێرەدا وشەی پارسی بەکارهێنا بۆ پێویست ناکە ئامرازی دانەپاڵی لە نێوان ژمارەکە و ناوە دیارخراوەکەی بەکار بهێنین تێبینێکی تر دەڵێ هاوڵناوی ژمارەی کەرتی لەگەڵ ناوە دیارخراوەکەی گرەی نای دروستەکە هەروەهاش ئەرکەکەی ناو دەبینێت کە بریتە لە بکر بەرکار دیارخەر و لە ئاخیری ئەو ئەرکەکانە ئەرکەکان بەخۆت ئەوە ساڵەهای ساڵ دەخوێنی زانیاری دەربارەی هەیە خاڵی شتێر کە کۆتا خاڵ لە بابەتەکە دەڵێ هاوڵناوی ژمارەی کەرتی لە ڕووی چیەوە لە ڕووی دروستبوونەوە لە ڕووی پێکهاتنەوە لێک دراوە باشە هەر کاتێک کە گوتی هاوڵناوی ژمارەی کەرتی ئایا سادەیە داڕژاو یان لێکدراوە دەڵێ مامۆستا هاوڵناوەکە لێک دراوە بێزگە لە چ بێزگە لە نیو نیوە کە داڕژراون نیو نیوە داڕژراون ئەوە کە هەموو بابەتی هاوڵناوی ژمارەی کەرتی بوو لێرەدا هاتینە کۆتایی بابەتی هاوڵناوی ژمارەی کەرتی تا ڕێکۆلی شیکای ڕاهێنانەکان و ڕوونکردنەوەیان هەرشاد و سەرفراز و کامرامن بیرتان نەچێت لە وەرزی دومیش لەگەڵماندا بن لانی تۆکمەتر و ئەزمونێکی باشتان لەگەڵ شیر دەکەین تاوەکو ئەوەی کە لە پۆلی ئامادەی بتوانن بە باشی هەم داخلی بابەتەکان بن هەمیش بە باشی کۆتایی پێبیبینن وەبی ئەوەی کە تو ینی بناغەیەک لە بۆ پۆلی 11 ئامادەکەی و پاشان لە پۆلی 11 بۆ پۆلی 12 ئامادەکەی بەڕاستان پێوە ئەو بابەتە لێکە لە بابەتەکانی پۆلی 12ش دووبارە دەبێتەوە هەم هاوڵناوی ژمارە کەرتی هەم هاوڵناوی ژمارە خستن هەروە هاوڵناوی ژمارەی بنجیش لە بابەتی هاوڵناو دووری دیارکردنەوە لە ڕێزمانی کوردی پۆلی 12 تۆ پێشت بۆ لێدا لە خۆت هەر سێگری بەس ئەوەندەی تۆزێک لە فکر بمێتەوە کە هاوڵناوی ژمارەی چییە تا شیکای ڕاهێنانەکان شاد و سەرفراز بن. سەلام عەلەیکوم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.